چیرۆکەکانی مەرگ لە نوگەر سەرمان دەرهێنانی پشکۆ محەممەد ڕۆستەم ئەکتەرەکان جەلال محەممەد، پشکۆ محەممەد، لیلیان ئەمیر، محەممەد حەمید، ڕێباز غالیب، سۆران عوسمان، حوسێن مەحموود، شەهاب تەها، کوێستان ڕەشید، ئامینە سڵاح، عەلی مەلا عارف، شوکریە ئەحمەد، تەحسین حەمید. کارە هونەریەکان جەمیل محەممەد ئیبراهیم، بەڕێوەبەری بەرهەم سەربەست ئەحمەد محەممەد، دیکۆر و دیزاین پشکۆ محەممەد، موزیک محەممەد باڵەبان. بینەرانی بەڕێز ئەو ئەکتەرانەی کە لێرە ئێستا نمایشەکەن ئەو کەسانن کە لە ناو چیرۆکی ئەنفالە بوونە. هیوادارم لای خۆتانەوە موبایلەکانتان ئێستا دەرکەن و سایلەندی کەن. هەڕێزی ئەوەیان بگرن کە نواندنەکەن کە نمایشێک پێشکەش بە ئێوەکەن. هیوادارم هەموو لایەک بێدەنگ بێ. فەرموو ئێوە و نمایش. بخير بين أولا كان بخير بين بخير بين همولا كان بخير بين همولا كان بخير بين سرتيو سرتاي كمهات تأخير بوين لبروي كاري تكنيكو برادرانا خۆشەویستان بەخێر بێن بۆ قەڵای نوگرە سەلمان. خۆشەویستان ئێمە لێرە ئەمانەوێ بچینە ناو چەند چیرۆکێکەوە. بێگومان ئەم چیرۆکانە هیچی چیرۆکێک نییە خەندە بە لێوتان نەبێنێ جگە لە تراژیدیە. ئەم قڵایە لەسەر پانتاییەکی زۆر گەورە لە نوگرە سەلمان بدەن. ئەم قڵایە ڕوبەرەکەی حەوت دۆنم زەویە. 17,500 متر دووجا. 17,500 متر دووجا. واتە ئەم قڵا ئەی پانیەکەی ئەلێ چەندێ ئەگەریەکی پێم بڵێ پانی دیوارەکەی چەنە ئەوە سواسێت. قەبارەی دیوارەکەی مەتر و 20 سانتینە. هاوڕێ نەبوو تۆ با پرسیار بکەم کێ ئەزانێ تازەوتت بە قوربان. ئەو قڵایە کە دروست کراوە لە سەردەمی ئەو کاتەی ڕژێمە واتە لە ساڵی 1984 ئەم قڵا بە کۆتا هاتووە. ئەم قڵا ئەو قڵا نییە. ئەو قڵا ژیان و خۆشی گیانوە. ئەم قڵا بۆ مەرگ بووە. لە هەمەر و سەیرتر لە ناوبردن دروست کراوە. ئەم قڵایە کەسێک سەرپەرشتی کردووە ناوی حەجاج بووە. حەجاج خەڵکی شاری ڕومێسەیە و لە حادسەی سەیارە تیاچوو. ئێستا دوور و نزیک ئاگادارین لە خانەوادەکەی. واتە هەمومان هاتوین بۆ ئەوەی گوێبیستی ئەو چیرۆکانە بین لەوە سەیرتر پیاوێکە بوو کوردەکان پیانەوت مامەحمەد. بەڵام پیاوێک بوو ئەچووە پەنجەرەکان ئەیوت خەڵاسەون کە حەجاجی ئەبینی ئەویت خەڵاستانەکەین. یعنی بە دوو زەمان واتە مامەحمەد لە ترسی حەجاجە بەو دیوی ئەو پەنجەرانە ئەیوت هەمووتان خەڵاسە واتە هەمووتان لەناوە. بەڵام کابرا زۆر میهرەبان بووە. چیوت بە دیوێکی ترێوت خەڵاسە بە نەرمی. ئەمما مەخڵاسە دوایی
ئەتفادکراوەکان ناوێن لێنە مامەخلاص. مامەخلاص ئیسا لە ڕومێسەیە لە ژیانیشدا ماوە. هاوڕێم بەڵێ بۆ نەچینە ئەو دیوی پەنجەرەکان و بزانین چیرۆکی ئەو دیوی پەنجەرەکان چییە. با بڕۆینە لای پەنجەرەکان. دەزانم بێرەنەوە ڕاست. فەرموو. من یەک داوام لێتان هەیە. چاوتان داخەن بەڵام گوێتان لێمان دێ. ئیمڕۆ ئەم شەوە بەس پێویستیمان بە گوێچکەکان گوێتان لێبێ و ببیسن. پەنجەرەی حوسێن ئەو مناڵەی کە تەمەنی 80 ساڵێک دەبێ و ئەچێتە لەبرە سەرمان. حوسێنی تەپەسپی گوندێکی گەرمیان چیت لایە؟ 16 سەعات بەڕێوە بووین کە هاوردمانیان بۆم قڵای مەرگە ساتە. بەڵێ ئێمە کە لە دەبست بەڕێکراین و براین بردمانیان و بردمانیان و بردمانیان بردمانیان. بردانیان حوسێن بۆ کوێ بردانیان؟ بۆ کوێ؟ تا گەیشتینە سەحرای سەماوە نزیک قەزای سەلمان لەوێ نزیکی 10 دقە سیارەکانمانیان ڕاگرت. زۆر ترساین بەڕاستی وامان زانی ڕەمیمانەکەن لە مەرگە ترساین. هەمومان هاوارمانە کرد، هەموو ژن و مناڵ بوو. قیژەمانە چووە 7 دەبقەی عاسمان. دواتر بەڕێکەوتین بۆم قڵای مەرگە ساتە. کە هاتینەم قڵای مەرگە ساتە بینیمان ڕۆژی حەشرە لێرە. ئەوە یاخوا هیچ کەس نەیبینێ کە ئێمە بینیمە. دایک و باوک هاواریە کرد بۆ عەولادی عەولاد هاواریە کرد بۆ دایک و باوکی. منێکێ لەوێ خۆم بووم کە بانگی دایک باوک و مامە و کەس و کارەکانمە کرد. گوێبیستی دەنگی دوو مامەم بووم لە ناو سژنەکە. بەڵام بەداخەوە بۆ هەتایە گوێم لە دەنگی باوکم نەبوو. ئەو دەنگەی کە لێم دابڕا چەند بانگم کرد، چەند هاوارم کرد، جوابی نەدامەوە. ئەوە گەورەترین کارەسات بوو کە بەسەری من و عایلەکەما هات و کەس و کارەکەما هات. حوسێن تۆ تەمەنت چەند بوو هاتیتان؟ نزیکی 15 ساڵ بوو. واتە مناڵێکی 15 ساڵ کە هیچ زمانی لم نازانێت بە زمانی چیا ئاشنایی. هەوجارێکمدا لەم بیابانی تەرشێخە و کڵاوزەڕەکەی گەراوێژی سێتەپان بەدەرکەوت. منیش لە تۆزی غەریبی پاکم کردەوە و خەڵم گرت. بەڵام لە ئەوەی تەپەکزن سوهەیلە و شیلان بەدوم کەوتن بە پەناه وتیان تخوا تەختی دڵی ئێمەش بکێوە بەڵکو بەهاری دەهات و سەوز بینەوە. ئادەی کوێستان کوێستان لەگەڵ تۆمە قسە بکە. باوکم سەعادەکەی فرۆشت بووە نان بەڵام براکەم لە برسیان مرد. ئەگەر پرسیاری ڕابردی خۆتیان لێ کرد و نەتزانی واتە تۆ هەرە ماوەی کەوا لە دایک بوون. کاتێ مناڵانی لادێ
کچەکان کەواکەی دایکیانە کرد و بەرەو گوندەکەی خۆیان ئەڕۆیشتن ئەو کچانە بە هیواوە لە چووکی کەواکەی دایکیان ڕۆن کاسە گوندەکەی بەیان هەموو ئەمانە چیرۆکێک بوون بۆ ئەو مناوانەی کەوا لەناو لادێکانە کچان گوێ بگرن ئامینە ئامینە چیت لایە ئامینە خوشکەکانم 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 شیرینی خوشکم پەروینی خوشکم لەبەر ئەوەی شیرین داوای شیریە کرد من تەمەنم 9 ساڵ بێ و کاتە دایکم 40 ڕۆژ بەر ئەنفالەکە مرد شیر نەیبیدەم پێی شیر نەیبیدەم پێی پەروینمان مرد لەناو قەڵاکە لە باوشی خۆمیان کرد سەعات 11 شەو پەروینیان لەوێدانا هەر هاوارمە کرد هەر هاوارمە کرد پەروین 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 ئامینە باشە تۆ دایکت مردبوو واتە ئەو مناڵەی لە باوشی تۆ بوو کێ مناڵی لایە واتە ئەو مناڵەی لە باوشی تۆ بوو تەمەنی چەند تەمەنی 2 ساڵ کەمتر مامۆسا 2 ساڵ کەمتر هەر داوای شیریە کرد کوا شیر خەڵکینە دوو خوشکم مرد لە برسیا تخوا ئێوە کەستان لە برسا مرد کەس لە برسا مرد ئەوە کەی ڕەوایە لەناو ئەم قەڵای مگرەت سەلمانە لەناو ئەم قەڵای مەرگەساتە خوشکەکانم مردن خاڵۆکانم ڕۆیین کەس و کارەکەم گشتی لەناو لمی بیابانن لەناو لمی بیابانن باریکە دووکەڵێک لە شەڕواڵدڕە و شەمێرانەوە ڕچەی بەستووە بەرەو ئاسمانی سەماوە دەچێت منیش هێدی لە باریکە دووکەڵەکە نزیک بوومەوە تومەس بۆنی هەڵکزراوی جەرگی دایکی عەلی مەلا عارف و ئەنۆری لێدێت بلنجان بلنجو ايو خيبالا رولنجا بلنجان بلنجو ايو خيبالا رولنجا بلاس يو بارك ردو جابو شارك يا جو اخ بلاس يو بارك ردو وشارك يا جو ئەدەی عەلی مەلا عارف بزانم تۆ چێکەی لە نوگرە سەلمان پێم بڵێ تۆ چێکەی لێرە دەنگ و ئاوازێکی خۆشم گوێ لێ بوو وەکو وا بێ هەڵەبجەیەکان نەبایان دیبێ نەبۆران ئەی نازانی خەڵکینە ئێوە نازانن لە ساڵی 1988 حیزبی بەعس لە هەڵەبجە دوو تاوانی قیزەونی قڕکەری تۆقێنەری ئەنجامدا ئێمە هێشتا 30 نەمان لە بۆنی 3 ساف نەبوو بوو ئێمە خوێنی جەستەی ژێردار و پەردوودار و خاڵەکانی هەڵەبجە زەنگۆڵ لێمان ئەچۆڕا بۆ ئەوەی حیزبی بەعس دڵنیا بێ لەوەی کەوا ئێمە بەیەکجاری قەڵاچوە کردووە 2500 کەسی لە خەڵکی هەڵەبجە ئەنفال کرد 1400 کەسی بۆ ناوچە نادیارەکانی عێراق و هەتا ئەم ساتە ئێستا بسۆراغن 1152 کەسیشی لە نێو ئەم قەڵایە تند و زیندان کرد
لەم پەنجەرە ئەلی منە عارف باسی ئەنوەری براتم بوو کە ئەنوەری برات لەم پەنجەرە شومەوە کە من قسەتان بۆ ئەەکەم ڕۆژێکیان هەر ئێرە بۆ ڕیزیەکەمی کورسەکانی ئێوە 17 تەرمی گەرمانەکان و هەڵەبجەیەکانم بینی بێ کەس بێناس کەوتبوون کەس نەی ئەوێرا و جورئەت و زاتی ئەوەی نەئەکرد بڕوات بیان سراوێنێ ئەزانن بۆ چونکە هەم لە برسا هەم لە ترسا هەم لە تینوە چونکە ئەو ئاوەی کە دەرخواردی ئێمە ئەدرا ئاوێکی گەرمی سوێری تاڵ بۆیە بە سەرپەرشتی و چاودێری کاکم ئەو کاتە ئەو 17 تەرمە ئەو کەسانی کەوا چون ناشتیان لە پەنجەکانی دەست کەمتر بوون کاکم ئەنوەر لە مودەیەکی زۆر کەمە 52 تەرمی هەڵەبجەیی لە گۆشەی چەپی ئەم قەڵایە قەبر و چاڵی بۆ هەڵ نەکەندن گۆڕی بۆ هەڵ نەکەندن نیوە چاڵی بۆ هەڵکەندن بۆیە خۆشی لەژێر ئەو بار و فشارە قورسە جەستەیەدا پڕووکە و ڕۆحی سپات بیرم دێ پێش 36 ساڵ بەدەستە بچووکەکانی ئەو کاتەم چاڵێکم بۆ کاکەم هەڵکەند نیوە چاڵێک والله کاتێ تەرمەکەیمان خستە ناو چاڵەکە نیوەی تەرمەکەی نیوەی لاشەکەی بەدەرەوە بوو بۆیە نەک بەخۆڵ بە لەمی بابردووی دەم بەبان کە ئەمان کرد بەسەر قاچیا سەری بەدەرەوە بوو کە ئەمان کرد بەسەر سەریا قاچی بەدەرەوە بوو ناچار پەنەکمان برد بۆ ئەو دڕکەی کە لەوێ سەوز ئەبێتی ئەڵەن عوشتر حۆر لەوێ وەکو خۆخەڵەتاندنێک بەو جۆرە دامەپۆشی و بەجێمەگەشت نووسەرێکەوەی کەنووکی قەڵەمەکەم داهێنا ویستم ئەم مەرگە سادە بنووسمەوە نووکی قەڵەمەکەم لە خاک گیر بوو ئەنستیلەی دوو دەڵار ئەنستیلەی دوو دەڵار لە یەک پەنجەدا بە دەرکەوت بیری لێکەم ئەو مناڵەی ئەمینە باسی کرد لە تەمەنی ئەم مناڵە بوو مناڵەکان هیوا و ئاواتیان زۆر بۆ ئایانەوێ هیوا و ئاواتەکانی خۆیان بەرجەستە بەڵام ئەی مناڵانی نێو ئەو قڵا ئەبێ چ جۆرە ئاوات و خواستێکیان ڕێباز ئێستا مامۆسایە ڕێبازی مامۆستا چیت هەیە گوێت لێ ئەگرن گوێ هات چی هات دایە ئەوەکە قاپەکان بێرەدایە ئاو قاپت بێرم بە ئاو بخۆی ئەرە وەڵا ئاوەکان هات وەڵا من نایم بەخوا بێ من نایم وەڵا حاجات دایە بەخوا من نایم تو بڕۆ سیکەم ئەوە تەنکەرەکەی ڕۆژە نییە ئەمە تەنکرێترە تخوا پێ بێژم کەس لە ئاوە نەخوا کەس لە ئاوە نێرێ تخوا پێزم پێ ئاوە نێرێ کەسمان نەیخوا ئەزانم بۆ وتم با کەس نەیخوا ئەو تەنکەرە ژەهراوی بوو هەر کەس ئەو ڕۆژە ئەو ئاوەی خوارد یان مرد یان بە فەلاکەت چوو ئەزانت خوا جەباری ئەوڕێ ماتەمەنی خۆم بوو دوای دوو ڕۆژم مرد وەرە خۆ بە جەبار نەمرد بۆکانیش مرد هێمنیش مرد وەرە نیمە ئەمینا لە گوندی هێزقادر 3 کوڕی مرد 3 کوڕ ئەسنەر مامۆمەد 2 مناڵی مرد بۆکان
سوارە گشتان بردنە فێکانم ڕێباز ڕێباز ئەی چیرۆکی ئەو جەریدەیەکی بووە هەموو جارێ ڕاست چی بوو پێمان بڵێ گوێمان بۆگرتووی بەدڵ ئێوەی مناڵ ئەو کاتەی لەم قەڵایە بووین قەڵای نورە سەلمان تەنها ئەمانتوانی لە پەنجەرەکانەوە سەری ناخۆشە بکەین بۆیە ناچار ئەچوومانە ژێر دەرەجەکەی قەڵای نورە سەلمان ئەمان بەیاری بکەین تەحسین وتی چی یاریە بکەین هیچ نەبوو وتمانیاوە با کراسەکانی خۆمان ڕێباز ئەبێ ئێوە فکرتان بۆ چی یاریە چوو بێ کە ڕێباز کردوێ کێ ئەتوانێ یەک جواب بداتێ ئەتوانی بڵێ چی یاریەکە ڕەنگە ئەو یاریە هیچ یاریەک لە قەڵای نورە سەلمان نەبووە جگە لە ئەسپی کوشتن زیاتر ئەرە وەڵا ڕێک زانی کراسەکەی بەری خۆماندا کەنا یەکەم کەس من دانێ قچ دوان قچ پێنج شەش وتمەرە وەڵا من حەوتم کوشت حەیدەر هەیە حەیدەر ئیساکە ها لە کەلار ئەزانم چیە لەوێ لەگەڵما بوو ئێستا ئەندازیارە لە کەلار لە گەرمیە وتی وەڵا من دەم کوشت بەخوا لە تۆم بردووە وەرە تەحسین هاوڕێم وتی بەخوا من بردمەوە ئینەی تامزەیە لە ناکاو سەیرم کرد لەبان خانەکە قاقزێک بەرەو بوو خوار قاقزەکەم هەڵگرتەوە سەیرم کرد ئەمە چاورە ئەمە شیرینە حەیدەر وتی چی؟ شیرین ها؟ شیرینی لێرە لەکوێ هەیە وتم وڵا ئەمە شیرینە بێن با بخۆی بێن قاقزەکەمان لەت کرد تەحسین وتی توار بەش منیش جەناب وتی توار بەش منیش وتم بەرگشتمانەکە نێسم یەکی لەکێکمان بەرکەوت بە زمان ئاوا ئەمانستەوە برا ڕۆخۆشوی باوکە ڕۆخۆشوی چەندە شیرینی باوکە ڕۆ ئێستاشتامیلاچەردەبم واتە خۆشتری شیرینی کە ئەو کاتە بۆ مناڵانە جەریدەیەکی چەور بوو کە لە باڵەخانە بەرزەکانەوە ئەکەوتە بەردەستێنەوە هاوڕێم چی تێ لە کلکەی ئاوایی لە بلیبنەوە ئاوایە کە ئەکەوێتە لای ناحەی کۆکز لە گەرمیان دوو جار شەعبی چەکرۆدەسی پێپەتی گەمارۆی گوڵمازی لا لە حەمەیان داوە ئەیانوێت کەمەربەنەکەی لێ بسێن و مێزەرەکەی بتزن بەڵام میمڕەحنا وەک عەبە خەراباتی هەردوو جار شەعبەکەی کۆقان خۆشەویستان هەشت هەزار بارزانی لەسەر شوێن ڕەگەزینەیە هەموو ڕەگەزینێرەکانیان لەناو برد ئەمە چی تاوانێک ئەبێ تاوانی چیان کردبێت ئێستاش دەچمە لای کاک شەهاب تا محەممەد بارزانی بزانم سەرگوردە و باسی خوچی دەکات سەیدا کەرەم کە ام ایناینا ابي صحرايا گندت ما همه ویران کرن جناب برن او هن گندت ناب قضا مرگ سوره دبارا بارزان همه ویران کرن و کرند زیلا دا اینانا دشته و اینانا وان صحرايا اب همو عرض و عیاله وقت اینا به دشته به صحرای جانا وان همه تال کرد هندی سر و مال وان هندی گند و حیوان و تشت وان همه
شناب برن و ویران کرن وقتی که اینا دشته و اینا صحرای لبن وان دار برویا و لبن دامانا جای شیرین افنده حلکل ویر راکر اینا به صحرای ناوه تمو توزه زاو ناوه رملا به صحرای نگر سلمان اینا صحرای نگر سلمان و اینا یا عرعر و سماوه اینا همه ظلام لی جدا کرن 8000 بارزانی اوه که بین ظلام آله بید لی جدا کرن و جناب برندرش پیش جاوید ما پیش جاوید زاروگا پیش جاوید دایگا پیش جاوید توان خزان توان او همه ظلامه او همه ضابطه لاوه دست هاوته و برن او خاطه کو او نگر سلمانه چهت کر من زانی کو بابت ما مامت ما خالت ما کود این نوی نگر سلمانه ام همه تو عرض و عیاله بر علای بیت صحرای کرن یلا بشین یلا بمرن ویجه هر شکی بوما بمرن بشین هاف باب و باپیرو مام و خال و کس و کارت ما همه انفال کرن اینانا نگر سلمان سیدا سالی چند بود؟ سید ما مستعوا سالی 83 8000 بارزانی پیک و انفال کران واتە باکوور باشوور ڕۆژ هەڵات ڕۆژ ئاوا ئێمە بێبەشنین لە ئەم چیرۆکانە چیرۆکەکانی ئێمە چیرۆکی پشتی ئەو چاویلکە قەویانەوە نییە کەوان و سەرەکان لە نێو ڕۆمان و چیرۆک و کتێبەکانە ئەیگەڕن چیرۆکی ئێمە چیرۆکی ئەو کەسانەیە کە خۆیان بە فێعلی چیرۆکەکانی خۆیان باسەکەن خۆیانە لە نێو ئەو وەردە ساتە سۆران سۆران بێرە بۆ سۆران دایکم هاواری کرد لەم قڵای مەرگەساتی لەگەڵ سەلمانە دایکم هاواری کرد مناڵەکانم لە برسا مردن مناڵەکانم لەم قڵای لەگەڵ سەلمانە دوو خوشکم لە برسا مرد دوو خوشکم لەم قڵای لەگەڵ سەلمانە لەم قڵای مەرگەساتە لە برسا مرد یەکیان شەو بوو مرد لە باوشی دایکما بوو هەتاکو بەیانی لە باوشی دایکما بوو هیچ کەس نەیەتوانی نەی ئەوێرا بێت دەی بگرێ یا دەی بستێنێ بۆ ئەوەی کە ئازاری کەمتر بێ لە باوشی کە دەریکەی هەتا بەیانی لە باوشی دایکما بوو بەیانی کە ڕۆژۆ بوو قەوم بدۆس و کەس و کارمان هاتن باوکم لەوێ بوو هاتن لیان سند و بردیان ئالەم سوچی قڵایە ئەم قڵایە ئێستش پێشەکانی خوشکەکانی من لە سوچی ئەو قڵایەیە ئێستش بڕۆ هەڵی دەرۆ لەم سوچایە لە نوگرە سلمان لەم قڵای نوگرە سلمانە لەو سوچایە هەتا ئیسەر خوشکەکانی من لەم سوچایە کە بردیان لەوا بینێژن قەبریش نەبوو تەنها چاڵێک بوو نەخەڵ توانای بوو قەبر بکەنێ لەوێ ئەوە نەکەم هێد و کەم خوارد بوو خاکەکەشی خاکێکی ڕق و پیسە توانای قەورکردن نەبوو بموسێک تەنها بموسێک چاڵیان بۆ کرد و بوو بە خواردنی سەگەڕەش و ئێستش پێشەکانیان لەوایە ئەم قڵای نوگرە سلمانە بۆ ئێمەی کورد بۆ ئێمەی مناڵانی کورد داخێکی زۆر سەختە جگە لە مناڵەکانی خۆم جگە لە مناڵەکانی خۆمان خوشکەکانم دایکم خاوەنی 6 خوشکی ئەنفالە 3 برای ئەنفالە خۆشی بەو داخەوە سەری ناوە لە ساڵی کۆرۆنا کە ئەمری خوای کرد بەداخەوە هەتا ئێستش من خەم بۆ ئەو ئازارەی دایکم ئەخۆم هەتا ئیسەش من بەو ئازارەی دایکمەوە ئەتلێمەوە هەر لە بیرمە هەتا ماوم هەتا ناوی قڵای نوگرە سلمان هەبێ من لە بیرمەوە لە بیرم ناچێت کێ لە ئێوە دوو خوشکی لە برسا مرد کێ لە ئێوە دوو خوشکی لە برسا مرد سۆران تەمەنە چ بوو تەبدوی ابتیدایی بووم ئەو کات پێم وابێ 80 بوو 80 تەواژنم هەتا بەیانی بەدیاری ئەو خوشک وڵاتەوە هەتا بەیانی ئەم کاکانە هەمویان ئەزانن هەمویان ئەوان لە من گەورەترن لە بیریانە هەتا بەیانی دایکمێک کە لە خوشکەکان بە مردی لە باوشیان بوو هیچ کەس نەی ئەوێرا لە پرتی حەجاج بێت خوشکەکەی من لە دایکم وەربگرێ و بینێژێ
هەرچەند ناشتنیش نەبوو تۆزێک لە فڕەدان واتە ئەو دایکەی کە بە مردووی مناڵەکەی لە باوشە بڕواتان لێ خەمی مردنەکەی نەبوو دەزانن خەمی چی بوو بە هەر کۆڵانێکی ئاوایی ئاڕۆم لەوە ئەترساکە بە بەرەو چاوی وەستەگەڕەش ئێسک و بروسکەکەی نەبینی بە هەر کۆڵانێکی ئاوایی ئاڕۆم هەواڵی جەبار و سالارم لێپرسن جەبار و سالار هەر نەهاتەوە پورەزینەت لە شێخلەگەرەکەی لای کەنار هەموو جلوبەرگەکانی جەبار و سالاری کردو بە داهۆم ئەم قولەی حرەسیاتە تەنها بۆ حرەسیات نەبوو دایکەکان ئەبوو بەیانی زۆر زوو مناڵەکانیان بدایە بەدەست حەجاجەوە فرێنی بدایەتە ئێرەوە جا بزان لەو کۆمەڵە مناڵە چەنی لێ ئەمایەوە ئەگەر زوو مناڵەکانیان نەدایە بەدەست حەجاجەوە حەجاج بە کێبڵ مناڵەکانی لە باوشی دایکیان ئاپڕۆقان واتە زۆر بە ئەسپایی زۆر لەسەر خۆ وریایی بەرپێتان نوکی پەنجەتان نەوەک لە ئێسک و پروسکی مناڵێکدا یان لە ئەژنۆی پیرەمێردێ یان بەرچاوی مناڵێک بکەوی ئێرە ئەم شوێنە پڕی لە ئێسک و پروسکە هەموو دەستەکان و پەنجەکان لێرەدا تێکەڵ کەچی لەو دیوە دەست و پەنجەکان یەکترە شکێنن هاوڕێکم ئای حەمە ئەوەی کە بە مناڵی لە نوبرە سەلمان بوو ئێستا لە ناحیەی ڕزگاریە واتە چی ئەکا لە ناحیەی ڕزگاری حەمە لە ناحیەی ڕزگاری گۆچانە فرۆشێ گۆچان واتە حەمە ئەو مناڵەیە کە لەنێو ئەو فڵایە نازناوی حەمەی نوگرە سەلمانی پێڵێنی دريا